بیهێنا پێشچاوی خۆت. دەوڵەت بە زۆر ئەپلیکیشنێکی سیخوڕی لەسەر موبایلەکەت دابەزێنێت کە هەموو زانیاری و پەیوەندەکانت باورد و دەرشتەوە بگوازێتەوە بۆ دەستگامنەکان. بچووکترین سەرپێچی بکەیت ڕەوانەی کەمپێکی زۆرم لێت بکات بۆ پەروەردەکردنەوە کە لە چوونە ناوەوە دڵنیایت بەڵام لە هاتنە دەرەوەت نا. لەوێ تەنانەت حەمام و تەوالێتەکانیشی کامێرای چاودێریان تێدا بێت. ئەوە حاڵی مسلمانە ئیگۆرەکانی وڵاتی چینە. ئەمە نووسینێکی ڕۆژنامەنووس ڕێنوار نەژمە کە بەم پەڕەگرافە وێنای ژیانی پڕجەور و ستەمی مسلمانەکانی وڵاتی چین دەکات بەدەست حکومەتی ئەو وڵاتەوە. ئەو ڕۆژنامەنووسە نووسیوێتی لە دوای ساڵی 2017 هەڵمەتی سەرکوتی ئەو کەمینە مسلمانەی ڕۆژهەڵاتی چین پێیناوەتە قۆناغێکی هەرەترسناک کە نمونەی لە مێژووی نوێدا کەمە. مسلمانە بەڕێگەز تورکەکانی هەرێمی شینجیانگ لە باکووری ڕۆژهەڵاتی چین کە بە ئیگۆریەکان ناسراون ژمارەیان زیاد لە 10 ملیۆن هاوڵاتیە. لە ئێستادا بەهۆی نیشتەجێکردنی چینە هانیەکان دیمۆگرافیای هەرێمەکە ڕوو لە گۆڕانە و خەریکە مسلمانان زۆرینا لەدەست دەدەن. بە پێی ئامارێک کە لە ساڵی 2008 بڵاو کراوەتەوە ژمارەی گۆرەکان دەگاتە 41 ملیۆن کاس لە جیهاندا. لە ساڵی 2016 شان شوانگۆ کرا بە دەسەڵاتداری یەکەمی هەرێمی شینجیانگ کە ئەمەش پلانێکی ورد بوو بۆ قڕکردنی مسلمانانی ئەو هەرێمە بۆ پێی پێشتر لە داپڵۆسینی کەمینەکانی چین تاقی کراوەتەوە کە لە نێوان ساڵانی 2011 بۆ 2016 لە هەرێمی تبت شوانگۆ ستەمێکی زۆری لە بودەکانی ئەو هەرێمە کردو لە ناودڵی پەرزگای بودەکاندا بانگەشی بۆ دروشمەکانی پارتی کۆمۆنیستی چین دەکرد. ئەو ئەویست ئەو ئەزمونە تاقی کراوەیە بۆ هەرێمە زۆرینە مسلمانەکە بگوازێتەوە. شوانگۆ لە سەرەتای دەستبەکاربوونیەوە ژمارەیەک ڕێوشێنی توند و ئیستیفزازکەری لە هەرێمەکە پەیڕەو کرد لەوانە هەڵواسینی وێنەی شی جینگپینگی سەرۆکی چین لە ناو مزگەوت و شوێنە پیرۆزەکاندا، دانانی وێنەی سەرۆک لە سەر بەرماڵی مزگەوتەکان، هێشتنەوەی ڕیش و نقاب و فرۆشتنی هەندێک جۆری گۆشتی حەڵاڵ قەدەغە کران. چەندین شوێنی پیرۆزی ئاینی لە نێویاندا مزگەوتێکە مێژووی دروستکردنەکەی بۆ 800 ساڵ پێش ئێستا دەگەڕایەوە تەختی زەوی کران. زمانی ویگەری لە قوتابخانەکاندا قەدەغە کرا. لە هەموو ئەو ڕێوشوێنانە تونتر دروستکردنی 90 کەمپی زۆرم لێ بوو لە هەرێمی شینجیانگ بۆ ئەو ویگەریانی کە پابەندی ڕێوشوێنە ئەمنیەکان نابن. کەمپەکان ناوێن لێنراوە پەروەردەکردنەوە تایبەت با کەسانی خاوەن بیری تونڕەوی، بەڵام بەپێی بەڵگەنامە دزە پێکراوەکان ئەوەی لەو کەمپانەدا دەگوزارێت هەڵگەڕانەوەیە لە ئاین بە زۆر و لە ژێر ئەشکەنجەیەکی بێڕەحمانەدا. لەبەرەوەی ڕێگە نادرێت کەس لە کەمپەکان بشێتە دەرەوە یان هەڵبێت. سزای تون بۆ کەسانە دانراوە کە سەرپێچی ڕێنمایەکان دەکەن. کامێرای چاودێری لە هەموو شوێنێکی و کەمپە دانراوە با تەوالێت و حەمامیشەوە. هاوکات هەڵگەڕانەوەیان لە ئاینی ئیسلام سەرەکی ترین ئەرکی نێو کەمپەکەیە. هەرەمانە شاوای لە سندیکای نێودەوڵەتی ڕۆژنامەنووسانی بنکۆڵکار و 17 دەستگای میدیایی وەک BBC و گاردیانی بەریتانی کردووە کە بڵێن ئەو کەمپانە وەک زیندانی مەترسیدار بەڕێوە دەبرێن. ڕۆژانە چەندین جار مسلمانان دەپشکردێن، بە نمونە کاتی چوونە مارکێت و شۆفێریکردنی ئۆتۆمبیل. تەنانەت پۆلیس بۆی هەیە موبایلەکانیشان بپشکنن. لە ئێستادا مسلمانانی وڵاتی چین مزگەوتەکانیان داخراون. ڕۆژوگرتن، قورئان خوێندن و خوێندنەوەی کتێباینەکان، هاوسەرگیری لە سەر بنەمای ئیسلام، ناونانی منداڵ بە ناوی ئیسلامی و بەروبووم و خواردنی حەڵاڵ قەدەغە کراون. دەسەڵاتدارانی چین نەیان شاردوێتەوە کارەگری لا بڵاوبوونەوەی ئاینی ئیسلام دەکەن و شی جینگپینگ لە مانگی ئەیلولی ساڵی ڕابردوو ڕایگەیاند ئیسلام نەخۆشێکی گوازراوەیە و هەمان مامەڵی نەخۆشیە گوازراوەکانی لەگەڵ دەکەن. گەرچی بەردەوام کاردانەوە بەرامبەر باستەمی شینەکان بەرامبەر مسلمانان هەبووە، بەڵام کاردانەوەکان تەنها لەسەر ئاسی قسەدا بووە و هیچ هەنگاوێکی کردداری بەدوادا نەهاتووە. نەتەوە یەکگرتوەکانیش لە دوایین راپۆرتی خۆیدا ڕایگەیاند بە ملیۆنان هاوڵاتی مسلمانی ئیگۆری لە ناوچەکانی خۆیاندا لەو کەمپەی حکوومەتی چین دروستی کردووە زیندانی کراون و ڕۆژانە ئازار و شکنجە دەدرێن.